دکتۆر کامران خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی و کورد کۆنەکشن لە گرێدانی ئەوەی کە لە ئەمریکا دەگوزارێ بە هەرێمی کوردستان گەرچە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەموو یەک پێست و یەک ڕەنگن بەڵام هەمان جەورۆمێنێتی دەکێشن بەڵکو بە شێوەیەکی تر تا چەند شیانی هەیە ئەم بارودۆخەی ئەمریکا و مردنی فلۆید کاریگەری هەبی لەسەر تاکی کورد. بەڵێ لە ڕاستیدا ڕووداوەکانی ئەمریکا کاریگەری لەسەر کۆی دنیا هەیە نەک بەتەنها لە هەرێمی کوردستان بێگومان هەرێمی کوردستانیش دەکەوێتە ژێر شەپۆلی ئەو کاریگەریە ناچونکە ئێمە دەزانین لە قۆناغێکدان کە ڕووداوەکان بە ئاسانی کار لەسەر یەکتر دروست دەکەن هەرێمی کوردستانیش وەک ئاشکرایە تەنانەت دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێمی کوردستان خۆشیاندان بە واقعەکە دەنێن لە قەیرانێکی قوڵدا دەژی قەیرانی سیاسی قەیرانی ئابووری قەریانی دارایی و هەروەها قەیرانی دەتوانین بڵێن زیاکاریش ڕەنگ بێت زیاکاری لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای ڕەگەزپەرستی لەسەر ڕەنگ و یا لەسەر ئاین و یا لەسەر ئاینزایی کەمتر بێ بەڵام زیاکاریشتر لە هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە لەو ماوەی ڕابردوودا بەهۆی ئەو سیاستە ناتە دروستی کە پیادەکراوە ئەویش زیاکاری لەسەر بنەمای حیزبەکان ئەو کەسانی کە لە حیزبەکان و لە ڕێزی پێشەوەی حیزبەکانن وەکو هاوڵاتی پلە یەک تەماشا دەکرێن و هەموو کایەکانی کۆمەڵگەی کوردیان لەبەردەم کراوەتەوە بەڵام خەڵکی تر ئەوانەی بەتایبەتی کە لە دوور لە حیزبەکان هەموو دەرگاکانیان لەسەردا داخرا و زۆربەی دەرگاکانیان لەسەر داخراوە وەکو هاوڵاتی پلە دوو پلە سێ مامەڵەیان لەگەڵ دەکرێت دیارە ئەو جیاکارە لە 2000دا دەبێتە هۆی هێنانەری نەعەدالەتێکی کۆمەڵایەتی لە مەترسیدار کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ئارادایە دیارە یەکێک لە بنەماکانی هەموو ڕاپەڕینێک و هەموو شۆڕشێک نەعەدالەتی کۆمەڵایەتیە. دکتۆر وەکو بینیمان بەهاری عەرەبی ترسە دڵی ڕژیمە ستەمگەرەکانی ناوچەکەوە لە خەو ڕایان چاڵەکان تا چەند شیانی هەیە ئەم ڕووداوەی فلۆید کاربەدەستانی هەرێم پارتە دەسەڵاتدارەکان لە خەو ڕاشەڵەکەنیە و ئاگاداریان کاتەوە کە هەموو شتێک سنووری هەیە و ئەم ترس تۆقاندنە هەتانیە. بەڵێ بێکمان ئەو ڕووداوانە کاریگەری لەسەر هەموو دەسەڵاتداری ستەمکاری ناوچەکە هەیە دەسەڵاتدارانی کوردیش بەو شێوەیە بەڵام وەکو ئاماژەم پێ کرد فرۆید دەڵێ مرۆڤ دان بە مردن نانێ وەکو مردنی خۆی تەنها مردن وەکو مردنی خەڵکانی تر دەبینێ بۆیە لەسەر ئەو بنەمایە دەسەڵاتدارانی سیاسی لە هەرێم و ناوچەکەش خۆیان بەو شێوەیەکەوە هەمیشە لەو ڕواایدانکەوە ئەو دۆخە ئەوان ناگرێتەوە ئەوان لە دەرەوەی هاوچێشەکان دەبێنێنەوە تا ئەو کاتەی ئەو چرکە ساتەی کە تەقینەوەکان ڕووداکن و ئەوان دەخرێنە بەردەم سزای گەل و دادگایی دەکرێن لەبەرەوە شتێکی ئاساییە من پێم وانێ هیچ دەسەڵاتدارێک بگاتە ئەو هەستەی کەوا کۆتاییەکەی هاتوو تا ئەو کاتەی کۆتاییەکەی بەسای خۆی دەبینی. دکتۆر زۆری لە شارەزایان لە نیوانیان کەسایەتی وەکو مەلا بەختیار کە خۆی ساڵەها بەشێک لەو سیستەمە بووە هۆشداری لە ڕۆداوێکی نەخوازرا دەدەن ئیمە زانین بۆ هەر ئاگرێکی گەورە پێوەستی بە چرخەیەکی بچووکە ئایا بارودۆخی هەرێمی کوردستان گەشتوتەوە ئاستەوەکو کەسانی باسی دەکەن کە کوڵاوە و لە هەر کاتێکدا وەکو گڕکانێک بتەقێتەوە؟ بەڵێ بەبێگومان من لە نووسینێکدا چەند ساڵێک نزیکەی 3 ساڵ لەمەوبەر وتارێکم نووسی لە چاوەڕوانی کاتژمێر سفردا کە من پێم وابوو لەو کاتەڕا پێویست چاوەڕوانی ئەوە بووین کە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بتەقێتەوە ئەوەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان دوا خستووە وای کردوە تاوەکو ئێستا نەتەقێتەوە ئەوەیە کە تاوەکو ئێستا ئەلتەرناتیڤێکی ڕوون نەخراوەتە ڕوو ئەو هێزانە دوای ڕووخانەکان کەس نازانێت دوای ئەوەی کەوا گۆڕانکاری ڕووداتن ئەو هێزانە دێن چێن لەبەرەوە ئەوە زۆرە مەترسێکی لای خەڵکی کوردستان دروست کرد بەتایبەتیش ئەزمونێک هەیە لەو بارەیەوە کە دوای ڕووخانی سەدام حوسێن ئەوانەی هاتن نەیانتوانی ببنە جێگرەوەیەکی باش بۆیە ئەو ترسە وای خستووە دۆخەکە تۆزێک دوا بکەوێت ئەجینا من پێم وایە هەموو ئەو فاکتەرانەی کە پێویستە بۆ تەقینەوە لە کۆمەلگەی کوردی ئێستا ئامادەیە لەبەرەوە دەبێت چاوەڕوانی گۆڕانکاری بکەین ئەو گۆڕانکاریانەش من پێم وایە ڕنگ بێتن لە ئەنجامی ئەو دۆخە قەیراناوی خۆی لە خۆیدا هێزی نوێ سەر هەڵداتن و هەر کاتێک ئەو هێزانە توانیان بە شێوەیەکی وا پێناسەی خۆیان بکەن کە خەڵکی کوردستان ڕازی بکەن کە ئایندەیەکی گەشتریان هەبێت من پێم وایە تەقینەوەکە بە زووترین کات ئەنجام دەبێت. دکتۆر کامەرامەنتێک مامۆستای زانستە ڕۆمیاریەکان لە زانکۆی ساڵەحەدین زۆر سپاس.